سێتابلۆ لە مەرگەساوتی هەڵەبجەوە یەک لە 11دا تەنها پرسەیەک لە ناو کۆڵانەکەماندا بوو، ئەوەی نەچوایە بێ ئەمەق بوو کەچی لە دوای 11 هەموو ماڵێک پرسەی تێچوو، کەسێ نەبوو گلەی کە یەکێ نەبوو شیوەن گەرم کە. دوو لە 11دا ئەو هەنگاوەی باوک نابووی بۆ ڕۆڵەکانی، هەتا لێوی جادەی بڕی کات لە 11 تێپەڕی. هەنگاوەکانی لە دوای 11 لە یەکەم پلەی داڵدەکاندا بێ سرتە تاسە. لە 11دا دوو دەستگیران نیازیان وا بوو یەکەم ژوان لە دوای 11 دەست پێ بکە، نەیان زانی تەمومژی بێدەنگی ئەوانیش دەکاتە قوربانی. ئازانی ئەمە سڵاوتان لەبێ و ئەم کاسان باش بێت. دیارە ئەمڕۆ 16 35 ساڵ تێپەڕە بێت بەسەر کیمیابارانی شاری هەڵەبجە و بێگومان کورسات مەگەزینی ژەمێوارەیە تایبەتەکەین و پرۆگرامەکە چەندین شعر و چەندین بەرهەم بۆ ئەمیادە پێشکەش بێ ئازیز و خۆشەویستەکەین. دوو میوانی ئازیز لانامن کاوانیش هەریەک لە خاتوو ڕۆژ هەڵەبجەی شاعر کام ئێوارەیە شعرەکانی تایبەتە بن بە شاری هەڵەبجە و هونەرمەند دیار دڵفی کە چەند بەرهەمێکمان پێشکەشەکە. سڵاوتان لەبێ، زۆر بەخێر بن. قوربانی ڕێزە حورمەتم بۆتان هەیە. زۆر سپاس. کاک زۆر بەخێر بێگومان کاک ڕۆژ ئازادی شوەک و موسیان لەگەڵمانە بێت. زۆر بەخێر بن، ماندووتانەکەین. خاتوو ڕۆژ ئەگەر باسێک لە 16 سێ بکەین بێگومان یادگارێکی ناخۆشە بۆ هەر تاکێکی کورد و ساڵانە بە چەندین چالاکی جیاواز یاد ئەکرێتەوە. بەڵام ئەرکی ئێوە هەمووەکو ژنان، هەمووەکو هەڵەبجەیەک و هەمووەکو شاعریش لەم ڕۆژەیە چییە؟ وەڵی من ئەڵێم ئەو یادە کە کرێتەوە ساڵ بە ساڵوا بکەین کە شتێکی جوان بۆ هەڵەبجە بکرێ، نەک هەر شتێکی وا بۆ بکەین کە شایانی ئەوە نەبێ، شانی وتن نەبێ. مەسەلەن ئەم ساڵ وابزانم یادەکە وا نەکراوەتەوە کە شایانی ئەوە بێ، خەڵکی ناڕازین کە یان پێویستە هەڵەبجە شتی باشتری بۆ بکرێەوە کە شارێکە پێ ئەڵێن پارێزگای هەڵەبجە سیمای شاری پێوە دیار نییە هێشتا. ئەنی مەسەنی ساڵێن شاری سلێمانی سیمایەکی شاری پێوە دیارە، بەڵام کە چیتە هەڵەبجە خۆ هەرەوە مۆنیمێنتە نییە کە ئێمەی بینین، دەتۆ بچۆ ناو بازاڕەکەیەوە بزانەوە بازاڕی سیمای شاری پێوەیە. باشە، هەڵەبجە خۆی تا چەند هەوێنی شعرەکانی تۆ بووە؟ وەڵاهی وەکو کچێکی هەڵەبجەی و بە حکمیەوەی کە من لەو شارە لەدایک بووم تا ڕادەیەک ئەتوانم بڵێم 5-6 قەسیدەم بۆ نووسیوە، چونکە خۆی شاعیر پێم وایە ئەگەر لە ناو مۆزوعەکەیە بێ، لە ناو بابەتەکەیە بێ باشتر شتە نووسێ. ئەو شاعیرانەی کە هەر گویان لێ بووە، بەڵام من تایە بووم بینی و مەشتاکە بە چاوی خۆم، لەبەرەوە ئەو زۆر کاری تێ کردوم و بۆشم نووسیەوە 5-6 قەسیدەم بۆ نووسیوە. زۆر باشە. کاک دیار بێگومان ئێوەش وەکو هونەرمەندانی لاو لەم ڕۆژە ئەرکتانە بێت، چکە هونەرمەندان تەنها لە بۆنەکانی ترانە بەڵکو لە مەرگەسات و لە ناخۆشیەکانیشە پێویستەکە کە لەگەڵ نیشتمانەکەی خۆیان نابن. تا چەندەمە بەرکی خۆتانەزانن لەم ڕۆژەیە لانی کەم بە هونەرەکەتان بتوانن بۆ ئەو مەرگەسات و بۆ ئەو ناخۆشیانە بتوانن بەرهەمتان هەبێ. بەڵای پێشەکی زۆر زۆر سپاسی کەناڵی کورساتەکەی هەڵەبجەی، چونکە هەموو ساڵێک لە میادەیە لە چەند ڕۆژ پێش یادەکەش هەڵەبجەی بەسەر کردوێتەوە و بەردەوام لە خزمەتی ئەم یادەیە بووە. ئێمە وەکو هونەرمەندانی هەڵەبجە چ لە بواری گۆرانی و مۆزیکا چ لە بواری شعر و شانۆیە هەوڵمان داوە لەم ڕۆژەیە ئیشێک بکەین تایبەت بێ بە یادەکانی. خزمەتمان کردووە
خەڵکی دەرەکیش زۆر ینی بەشداری لەگەڵمان کردووەکو خەڵکی هەولێر سلێمانی زۆر سوپاسیانەکەین. دەستەکانە خۆش بێت بەرهەمت ئامادەیە ئەمڕۆ بەڵێ و پێشکەش بە ئێمە بە بینەرانێکی پێمان خۆش ئەگەر بچین لای بەرهەمی یەکەوت و پێشکەشمانکەی فەرموو. کاتێک گەڕامەوە بۆلات تۆ ماڵت بەجێشتە بوو کۆچی دوجارت کرده بوو لە جیاتی ڕوخساری گەشت بەردی گۆڕستان ماچ کرد کاتێک گەڕامەوە بۆلات تۆ ماڵت بەجێشتە بوو کۆچی دوجارت کرده بوو لە جیاتی ڕوخساری گەشت بەردی گۆڕستانم ماچ کرد لە جیاتی باوەشی گەرمت باوەشم بەگڵی ساردی گۆڕێکدا کرد باوەشم بەگڵی ساردی گۆڕێکدا کرد کاتێک گەڕامەوە بۆلات چاوم پڕا لە فرمێسکی گەرمی گریان چاوم پڕا لە فرمێسکی گەرمی گریان بەسەر وێنەکە تا بگریم بەسەر گۆڕەکە تا بگریم ئەم فرمێسکان ئەڕژێنم تۆش وەکو خۆم دڵتەنگ ناکەم ناتگرێنم بەڵێن وابوو زووتر بێمەوە سەردانت بێمە خزمەت و حزورت ماچی بکەم دەستەکانت مەریگات و تۆی عەزیزی لە سەندم و لە چاون بووی مەریگات و تۆی عەزیزی لە سەندم و لە چاون بووی لێم ببوورە تا دوا ساتیش چاوەڕێی
تا دو ساعتیش چاوەڕێی دیداری من بوو دەنگەر خۆش بێت دەستان خۆش بێت زۆر سپاس خات و ڕۆژ ئەزانین کە شاری هەڵەبجە شاری کەڵە نووسەران و ئەدیبان و شاعیرانە هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا ئەو ڕێژکەیە ئێستا بۆ نووسەرانی نوێ لە نێو شارەکەوە بە تایبەتیش با بڵێم لە نێو ژنان و کچانی ئەو شارەیە چۆنە وڵای بە حکمیەوەی کە من 30 ساڵێکە بێ لە شاری سلێمانیە دابڕاوم لەو شارەیە بەڵام من نتوانم بڵێم شارەوە کوجاران پێش هەشتاکان با بڵین لە هەشتاکانە زۆر گەرم و گوڕوار پیان و تۆ باخچەی شاعیران ئەنی هەرچی نووسەر و شاعیری گەورە هەیە وەکو مەولەوی و ئەحمەد موختار جاف و تاربەگی جاف و ساڵح هەژار و کۆمەڵێک شاعیری جوانمان لەو شارەیە دروست بووە هەر سروشتی ئەو شارە هەر واهیە یعنی طبعی ئەو شارە واهیە هێمن و جەوێکی هێمن و خۆش و یعنی پێش ئەم باسی هەشتاکانەکەم هەر خەڵکەکەشی حەزیان لە ئەدەب و هوەر و من هەر لە کاتی هەشتاکانە ئەتوانم بڵێم ئەو تەمەنەی وام نەبووە لە خێزانێکا بووم کتێبخانەمان هەبووە کتێبمان هەبووە یعنی کە کاتێکی میێبارانەکەی هەڵەبجە هەبوو باوکم 2-3 فەردە هەر کتێبی هێنا کەواتە ئەتوانم بڵێم براکانیشم هەر کتێبیانە کڕی ئەتوانم بڵێم خەڵکی هەڵەبجە هەر لە کۆنەوە هەتا ئێستا خەڵکەکەی ڕۆشن فکر و ڕۆشن بیر و ئەدەب دۆست و هوەر دۆست و زۆربەی ئەو شان و نامانەی کە ئەکرا لە هەڵەبجە ئەکرا خەڵک هەموویە ڕۆژ بۆ سەیری من نەتوانم بڵێم لە ڕووی ڕۆشن فکریەوە کەم شار هەبوو بگاتە شاری هەڵەبجە هەموو ئەوانە هۆکار بوون ئەو کتێبانی کە لە ماڵی ئێمە بۆ کتێبم خوێندوتەوە بۆ تەمەنم کەمەوە کە هەم بووە ڕۆمانم خوێندەوە چیرۆکم خوێندەوە شعری شاعیرەکان بە زۆری خوێندومەتەوە هەمانە هەموو هۆکار بوون کە من حەزێکی ئەدەبیم تیابێ جوڵەیەکی ئەدەبیم تیابێ هێنام هەتا ئێستا هەر هاتووم قەڵەمەکەت هەر بەردەوام بێت بێگومان ئێمە پێمانەڵێن جێنی دوای ڕاپەڕینەوەی دوای ڕاپەڕین کە هاتمە شاری سلێمانی ئاشنا بووم بە شاعیرەکانی شاری سلێمانی لێرەوە ڕێزێکی بێپیانم بۆیان هەیە وەکو کاک شێرکۆبێ کەس کاک دڵشاد عەبدوڵڵا جەمال غەمبار لەتی فەڵمەت هەمووەمانە یارمەتیانان تا ڕادەیە ئاشیان کردوم بە شعری مۆدێرنە من شعری مۆدێرنە نووسم شعری سەردەمە نووسم با بڵێن ڕێبازێکی تایبەت بە خۆمم هەیە یەکسەر تۆ گەر ناوی منیشی بەسەر و نەبێ ئێزانی ئەمە ئەڵێ من شعری ڕۆژ هەڵەبجەیە ینی ستایلێکی تایبەت بمەندم هەیە ڕاستەوەی کە گرنگیشە کە هەمیشە قەڵەمەکەت لە خزمەتی شارەکەی خۆشتایە تقریبا ئەتوانم بڵێم هینم نەکردووە درێخیم لێ نەکردووە کۆمەڵی شعری جوانم بۆ نووسیوە و لەگەڵ ئازارەکانی هەموو مرۆڤایەتیان هەر تەنها ئەوە نییە کە بڵێم بۆ هەموو شتێکە نووسم شاعرە بێ بۆ هەموو شتێک گومان ڕاستە کەوای پێمان خۆشە گومان لە شعرێکی تر بێت کە بۆ هەڵەبجەت نووسیوە هەنێکم نووسیوە یەکێک لەوانە شتێکی ترە حەز دەکەمەوە بخوێنمەوە مەقتەعێکیتان بۆ خوێنمەوە پارچەیەکی هەڵەبجە ئەوان چیان بینی و چی دەزانن جگە لە ئارایشتی ئەنفال و لە ئارشیفی کوشتن ئەوان کە تۆیان کوشت بیریان لە حیکمەتی ناڵەی کۆپەڵەیەک نەکردەوە بە موناجاتێکی مۆرەوە شەراب لە ناویا زیکرەکە ئەوان کە تۆیان کوشت بیریان لە فیگەری گوڵێک نەکردەوە دەست و پەنجەی بەگەڵادا ئەگیرسێنێ و جەهجەهەی بولبولێک لە ڕەحمیە ڕادەکشێ ئەوان کە تۆیان کوشت لە لۆژیکی پەنجەرەیەک تێنەگەشتن مینای دڵی پڕە لە نازنامەی خوا و تەماشای بەتریفەوە سواغەدا ئەوان کە تۆیان کوشت لە معریفەیدار چنارێت تێنەگەیشتن خەیاڵی ئاوسە بە متاڵای جۆگەلە و
نەشئەی فڕین لە میحرابی لق و گەڵایە بانگەدا. ئەوان کە تۆیان کوشت گویان هەڵ نەخست بۆ ترپەیە و تیشکانەی گەڵا بە حەزێکی مزر ئاسا خۆی پێدەشوە. ئەوان کە تۆیان کوشت لێ نەگەڕان کەلاوەیەک هیلاکی خۆی بتەچێنێ و لە شەرحی درزەکانیە چڵەگیایەک پیاسە بکە. ئەوان کە تۆیان کوشت چیان دەزانی لە پلانی ڕۆژانەی لاولاوێک کە ئاوێزان دەبوو بەژنی دیواری پڕدەکرد لە پروشە سەما دەشتی ئیحا لە خەو هەڵدەسا. ئەوان هەر دەچنەوە سەر ڕەچڵەکی عیفریتێکی غەوارە تا ئەو پەڕی ڕەگی سەحرا. ئەوان نەخۆش و شکستە بە حرفە بزوێنەکانی هەڵەبجە هەر بۆەوەی لە هەڵەبجە چاک ببنەوە هەرچێ نشێ و بشێ کردیان. خەماتە ڕەنگین بێت بەگمان شارەکان هەموو تایبەتن و بە تایبەتیش بۆ شاری هەڵەبجە. کاک دیار بەردەوامی هونەر لە شاری هەڵەبجە و ئەرکی ئێوە وەکو هونەرمەندانی دەنگخۆشی گەنج لەو شارەیە تا چەند گرنگە بۆ بەردەوامی ڕێچکەی چەندین ساڵەی هونەر لە نێو هەڵەبجەی ئازیزە؟ بەڵێ وەکو ڕۆژخان ئاماژەی بۆ کرد هەڵەبجە لە ڕووی معریفەتی هونەر و گۆرانی و موزیک و شێعر و شانەوە هەمووانەوە پێشکەوتنێکی زۆری هەبووە لە ڕابردووش. ئەم بێگومان ئێسش هەر بەردەوامە و زیاتریش بەردەوامە. ئەرکی ئێمەش لە پێش ئێمەوە چەند هونەرمەندانێک وەکو موزیکسیانیان وەکو هونەرمەندی گۆرانی بێژ هونەرمەند بوون و لێ ناوبانگیان هەبووە. ئێمەش لەم جیلەی خۆمان لە تەمەنی من و خواردتەمەنی منیش هەوڵمان ناوە شوێن پێوان بگرین بەردەوام بین بۆ کاری جوانتر. بەردەوامی بۆ ئێوە گەر بەرهەمێکی تر ئامادە بێت پێشکەش بە بینەرانمانی بکەین خۆشحاڵە بین. فەرموو. ڕۆڵەی شیرینم بینای چاوێ ڕۆڵەی خۆشەویست بینای چاوێ هێزی ئەژنۆم و هیوای ژیان هەتا دێیتەوە هەر چاوەڕێت هەلۆرکی مناڵی هەر ڕادەژەنێ لای لای نەمامی ژیانم من وێنەی باخەوانم بەدڵ چاودێری دەکەم خەوە دەردێ لە ژیانم خەوە دەردێ لە ژیانم هەی لایە 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 کورپەی
ای برخول ای شیرینم آواتی هموشینم شوی تاریک نمینه تیشکی رجده تسره تیشکی رجده تسره هیلا ماندوو نەبن دەنگیان خۆش بێ کاک دیار بێگومان خات و ڕۆژ مەینەتی و نەهامەتیەکانی کورد زۆرن و هەمیشە یادیشان ئەکرێتەوە لێرە ئەرکی شاعیران و نووسەران لە هەموو قورسترە لەبەر ئەوەی ئەوان دەنگی میلەتێک ئەگەێنن بە نووسینەکانی خۆیان بۆ هەموو ئەو نەهامەتیانەی کورد کە هەیەی گرنگە کە شاعیران نووسەران ڕۆڵیان هەبێت من پێم وایە کاک شێرکۆ قسێکی جوانی هەیەڵێ هەمیشە خەمی گەورە شعری گەورە دروست دەکات ئێمە میلەتێکین سەراپا ژیانمان هەمووی خەم و ناخۆشی و ئەگەر بێ سەیری میلەتی کوردکەی کۆڕەومان هەیە کیمێبەرانمان هەیە ئەنفالمان هەیە هەموو ئەمانە پێم وایە ڕەنگی یاوەتەوە لە نووسینە ئیترایە نووسین ڕۆمان بێ نۆڤلێت بێ شعر بێ ڕەنگی یاوەتەوە چونکە ئەوە خەمی میلەتێکە پێویستە ئێمە ئەو پەیامە بگەێنین نەوە دوایینەوە ئێستا من ئەم شعرە ئەنووسم بۆ ئێستای نانووسم بۆ 20 ساڵی تر بۆ 50 ساڵی تر بۆ 100 ساڵی تر ئەو شعرە ئەنووسم چونکە ئەو شعرە کەنەوە یەک کتێبەکەی منەخێنێتەوە ئەزانێ هەڵەبجە چۆن بووە ئەزانێ ئەنفال چۆن بووە ئەزانێ کۆڕەوەکە چۆن بووە ئەزانێ ئەم میلەتە چەند مەینەتی و ناخۆشیێکی دیوە لە ژیانە لەبەرەوە بەڵێ ئەوە هەموو ئەو کارەساتە گەورانەی کە ڕووە کاتە میلەتێ ڕووە کاتەوە وڵاتێک ڕووە کاتە نیشتیمانەکەمان هەمووی بەڵێ ڕەنگەیاتەوە لە شعر و لە ئەدەب و لە هوەریشا هەتا لە هوەریشا ڕەنگەیاتەوە ئەوەی ئێمە تێکستەکانە نووسین و هوەرمەندەکانی ژەو تێکستە جوانانەکەن بە گۆرانی بەڵێ بگومان ئەڵێن شعر کە شاعیران خۆیان ئەینووسن بە دەنگی خۆیان چونکە هەستەکە لان خوانەوە جوانتر دەرەبڕێت بیخوێنەوە وایە خات و ڕۆژ شێوەیە ئەگەر خۆت ئەو شعرە بنووسی ئەزانی چۆن خوێنیتەوە لەکوێیە ئەوەستی لەکوێ نەمتی دەنگ بەرزەکەیتەوە لەکوێ نزمیەکەیتەوە چکە شعر خۆی لە خودی خۆیان جۆرە مۆسیقایەکی تایە هەر ئێماڵێن هۆنەرە جوانەکان کاڵێن هۆنەرە جوانەکان شعرە گرێتەوە مۆسیقا گرێتەوە هەر شعر خۆی هەموو شتەکانی تایە شعر چیرۆکی تایە شعر نۆڤلێتی تایە ئەگەر ئێمە سەیری شعری کچێک نیشتیمانمە کاک شێرکۆ دنیای شتی تایە ینی شعرە بەڵام لە هەمان کایە درامای تایە چیرۆکی تایە ڕۆمانی تایە ئەوە گێڕانەوەیەکی تایە من کە شتێکە خوێنمەوە هەموو شتێکی تێدایە هەموو هوەرە جوانەکانی تایە یەکێ لەو هوەرە جوانانە مۆسیقایە موزیکە کەوایە بە پەنجەکانی کاکە ڕۆژ و بە دەنگی تۆش گەمان لە شارێکی تر بێت ئەمڕۆ دەرفەت بێ زۆرترین شاعری تۆ دەنگی کاک دیاریش پێشکەش بە بینەران مام بکەین فەرم ئەی مرد بانگی کات ژمێرەکان بڕوخێ و چوارچێوەی جەندەڵەکان ورد و خەش من بەم هەموو عوزلەتەوە پارچە بووم ئیتر چۆن بچمەوە سەر وێنەیەکی ڕیالیزمی لە بازەڕەکانی وەسمان پاشادا چەند مسقاڵ عیشق و چەند کولێرەی ڕۆمانسی چەند چەپک ماکیاج و چەند کیلۆ هۆش بکڕم هەتا عونەکانی هەڵەبجە بەناو هەموو ڕێگەیەکی بانەدا پیاسەی دووکەڵ لە چاوەکانیانە هەڵنەگرن هەتا هیواکانی هەڵەبجە بە پەڕەموچی شکستەوە زەخرەفەی خانەقایەکی گریا و ڕۆیانەکەن هەتا مچەکانی هەڵەبجە بە کفرەکانی سواڵەوە
هەتام چەکانی هەڵەبجە بە کفرەکانی سواڵەوە فاتحەی نوێژێک دەزڕێژ نەکەن هەتا هەڵوژەکانی هەڵەبجە بە گێڕانەوەی نوکتەی ستیانێکەوە شوشەی قایەک نەشکێنن جەسارەت لە چی بکەمای مارد بەم هەموو گروپی عشقەوە هەر دەچمەوە سەر میتۆدی گوڵەکانی ناومێدی تەمەنا لە چی بکەم ئەی مارد بەم هەموو مۆسیقای گوڵە نێرگزەوە هەر دەچمەوە سەر کێڵگەی قاقڕی لە دەنگی چشرایەکەوە پچڕانی دەنگم بە ڕووناکی دەپێچی ئەی مارد بەم هەموو تۆفێقی کارەبایەوە هەر دەچمەوە سەر چەهچەهەی تاریکی لە نەخۆشخانەی چ خورافاتێکەوە هاوار بکەم ئەی مارد بەم هەموو فڕینی باڵە گەنجانەوە هەر دەچمەوە سەر برینترین فڕین لە تاراوگەی چ چاوێکەوە و لە تاراوگەی چ چاوێکەوە ژیرم دەکەیتەوە ئەی مارد بەم هەموو ورشەی چاوە هەڵوەیانەوە هەر دەچمەوە سەر فتوای کوێربوون لە حرامستانی چ دەڤەرێ کادەم کوژێنیتەوە ئەی مارد بەم هەموو زیکری ئاوەوە هەر دەچمەوە سەر نازنامەی سەراب بە ئاوەدانی چ درەختێکەوە ئەدەب و هونەر دەکێڵی ئەی مارد بەم هەموو باخی شعرەوە هەر دەچمەوە سەر ئافاتی ئاوەقڵی شاوەکانی سۆهراب لە پەرزگەی چ کاهینێکاو لە پەنجەکانی کام نزاوە کۆم دەکەیتەوە ئەی مارد بەم هەموو خەڵوەتە سپیانەوە هەر دەچمەوە سەر بەرماڵی شەوێکی شەمزاو لە گۆزەی چ سەر چاوەیەکەوە دەمدەیتە بەرهاژەی هۆژ ئەی مارد بەم هەموو شەرابی ژەهرەوە هەر دەچمەوە سەر دەست و پلی کانیەکی کوژراو ئەی مارد خاماتە ڕەنگی مێخاتۆڕۆژ ڕێستان بێگومان کۆمەڵێک قەسیدە و کۆمەڵێک شاعری زۆر جوانن کە پێشکەشی هەڵەبجەت کردوون دەستەکانە خۆش بێ کاک دیار تا چەند ئەرکە لەسەر شانی ئێوە هونەری ئایندەی شاری هەڵەبجە تا چەند گرنگە بەشێک لەو هونەرە ڕەسەنەی کە هەیە نوێ بکرێتەوە یا خۆت کاری لەسەر بکرێت وە جارێکی تر ئێوەش ئەو نەوەیە بنکە هونەری ئایندەی شاری هەڵەبجە جارێکی تر جوانتر پیشانی دنیا بات بڵێن بیاد بە گوێگۆ گراناگەر کورد بن و لە هەر شوێنێکی دنیا بن بەڵێ پێشتریش وتم پێش ئێمە چەند هونەرمەندانێکان بوون ئەوان بە شێوازی خۆیان و بە شێوازێکی زۆر کوردیانە ئاواز و گۆرانیان پێشکەش بە کورسان و دەڤەری هەڵەبجە و هەورامان و شارە زۆر کردووە بۆ دوای ئەوانیش ئێمە ئەو ئەرکەمان گرتوۆتە ئەستۆ بەڵام چۆنەڵێ تێکەڵبوونی کللتوری دەرەوەی کوردستان وەکو بۆ نمونە ستایلێرە بێ ستایلی سنەتیەوانە تقریبان تا ڕادەیەک و ساڵانی پێشووتر نیە ئێستا زیاتر باوە لە ناو خەڵکی کوردها و بێگومان هەموو ناوچەکانی کوردستانی گرتوۆتەوە بۆ کەولێر و سلێمانی و هەڵەبجەوەمانەی گرتوۆتەوە ئێستا من بۆ خۆم بەکێکم لەوانەی کە بە ستایلی ئەرەبێس کە زیاتر گۆرانیڵێم بەڵام هەندێک بەرهەم هەیە بۆ نمونە کە لەلایەن تیپی مۆسیقای شنوێ و تراون ئێستاش کە ئێمە لە هەر شوێنێک گوێمان لێ بێ کە ئەزانین ئەوە هەم کلیپەکەی هەم هونەرمەندەکان هەڵەبجەین هەم بەرهەمەکە یەکسەر هەر تەنانەت بە دانپیانانی بەشێک لە وشەکانە ئێمە ئازانین کە تایبەتەوە شاری هەڵەبجە بێگومان بە پێی ناوچە و سنووری جوگرافیایی هەم زمان و شێوەزاری زمان و شێوەزاری قسەکردن و ستایلی گۆرانیوانە جیاوازی هەیە بۆ نمونە لە هەولێر لاوک و حەیرانوانە هەیە لە هەڵەبجە بڵێم هەورامی هەیە شێوەزاری گۆرانی هەورامی هەیە ئەسیا چەمانە هەیە هۆرە هەیە ئەمانە هەیە ئەمە هەرێکە بۆ خۆی تاموچێژی خۆی هەیە جیاوازە
من بۆ خۆم یان ئەوانەی کە هاوتەمەنی خۆ من ئێستا کار لە بواری هونەرەکەیەکەن هەوڵمان داوە ینی بەپێی پرۆگرام و بەرنامەیان یانەوەیەکە بوون منە لە کەناڵێک لە پرۆگرامێک لە بۆنەیەکە ئەو بابەتانە هەڵبژێرین کە پێویستەکات بۆ نمونە ئەمڕۆ پێویستەکات من کۆمەڵی گۆرانی هەم ناوچەیی یان هەم تایبەت بە کارەسات و بابەتەکە هەڵبژێرم بۆ ئەگەر پرۆگرامێکی تر بێ باز لەوە بکات شێوازی کللتور و ئەدەب و هوەری هەڵەبجە و هۆرامان پێشکەشکەین ئێمە بێ بچینەوە بۆ سەرچاوەکانی پێشووی خۆمان ئەوان چیان پێشکەشی بە خەڵک کردووە ئێمە ئەوانە هەڵبژێرین ئەگەر بێتە سەرەوەی بەرنمەیەکی مۆدرن یین ستایلیکی کە گۆرانی ئەڵین یا ستایلیکە شعریان مۆسیقایان شانۆیان هەشتێکی ترەکەی بە هیوای بەردەوامیت ئەگەر بەرهەمێکی تریش ئامادە بێت خۆشە گوێمان لێ بێت فەرموو. پەرستێ ڕووەکاتە چاوەکە نوێژەکە بۆ تیشکی چاو و زوڵفەتێ کاڵاوەکە ئەو دڵای وەک بۆت پەرستێ ڕووەکاتە چاوەکە نوێژەکە بۆ تیشکی چاو و زوڵفەتێ کاڵاوەکە گەرچیای شێلی بەزابری خۆندەرە و پێڵاوەکە قەد بەدڵ ڕاق باسراکەم نایزڕێنم ناوەکە گەرچیای شێلی بەزابری خۆندەرە و پێڵاوەکە قەد بەدڵ ڕاق باسراکەم نایزڕێنم ناوەکە چونکە ئایزانم تەلاری یارەخوا پێداوەکان مەستی کردووی بۆیانای بی نێلاستم چاوەکە چونکە ئایزانم تەلاری یارەخوا پێداوەکان مەستی کردووی بۆیانای بی نێلاستم چاوەکە ڕەنگە لاتوا بێکە گوایە یارەکەت ماراتەکە یا بەکەی بانووی تەلاری بەرزیەم شاراتەکە ڕەنگە لاتوا بێکە گوایە یارەکەت ماراتەکە یا بەکەی بانووی تەلاری بەرزیەم شاراتەکە ئەو خەیاڵات خاوا تووشی داویە و ماراتەکە ئەو وەکو گورجێکە مەیلی ئەو لە شولاراتەکە ئەو خەیاڵات خاوا تووشی داویە و ماراتەکە ئەو
لە شولارەتەکە ئەو بەتانیا بۆ گوڵی سار بێزی بادەی تۆیەوێ هەر کە جارێ بۆنی کردی جاگوڵێکی نوێ ئەو بەتانیا بۆ گوڵی سار بێزی بادەی تۆیەوێ هەر بەتانیا بۆنی کردی جاگوڵێکی نوێ دەنگێر خۆش بێت کاک دیار ماندوو نەبی کاکەش خاتو ڕۆژ بێگومان نووسین بۆ کارەسات و بۆ مەرگەسات و بۆ نەهامەتیەکان قورسن بۆ هەموو ئەو شتانەی بەسەر کووردا هاتووە و بەڵێم ئەگەر بۆ ژنێکیش بێت قورسترە بێگومان نووسینەکان هەر یەکەی بە شێوازی خۆی چونکە ئاڵێن خانمان تۆزێک نەرمتر جوانتر ناسکتر ئەنووسن هەمیشە لە نووسینی شعرا تا چەند ئەم ڕێچکەیە گرنگە بۆ بە بڵێم نەوەیەک لە دوای تۆ کە ئەوانیش ئەم مەرگەساتانە ئەم نەهامەتیانە لە بیر نەکەن و هەمیشە قەڵەمەکەیان بۆ خزمەتی هەر بابەتێک بێ کە گرنگ بێت لە ناو کورداکە پەیوەست بێ با بڵێم بە مێژووی کوردەوە من کچە شاعیریەکەمە دوام بڵێم فێمینیز نێم بەڵام لەگەڵ ئازاری ژنانام هەمیشە قسەیم کردووە لەگەڵ مەینەتیەکانی ژنانام لەگەڵ ناخۆشیەکانی ژنانام کە ژنێکە کوژرێ یا ژنێک نامەتێکی ناخۆشێتە ڕێگای ئەوە هەمووی کارە کاتە سەر من بۆ نووسین من نەتوانم بڵێم کۆمەڵێ لێرە دیوانی کۆمەڵی حوتەمم حەو کتێبی شعریم هەیە ئەمە زۆری لێفرۆشرا ئیتر ئێستا نەماوە تەنێکیشی لە کتێبخانەکانە هەیە دنکەیەک ماوە لێ ڕێدارستان و تاڵێت چۆلەکە زۆر لێرەیە دەستم بردۆ بۆ هایکۆی ژاپۆنی هایکۆی ژاپۆنی لە سێ دێڕ زیاتر نییە هەم باگراوندێکی زمانێکی چڕی هەیە هەم باگراوندی فکر و فەرسەف و معریفە لە دوایەوە هەیە ئەلبەتە منیش خۆم تاقی کردەوەتم بزانم ئایا منیش ئەتوانم سەرکەوتوش بوومتیایە و ئەو کۆمەڵە شیعرانەشم کە تا ئێستا حەو کۆمەڵم هەیە کە یەکێ بیخوێنێتە جیاوازە لەبەرەوە ئەو شتانە ئەخوێنمەوە ئەو نەهامەتیانە کە ڕووە کاتە میلەکتەکە ئێمان بە شێوەی شتی بچووک خۆشحاڵە بمەگەر گوێمان لە ئەی خوێنمەوە با هەر لە هەڵەبجە بڕین بۆ شتێکی تر فەرموو باجی کوردبوون بەهۆی ئەم باجەوە بە بۆنی سێو خنکە هەڵەبجە بۆ ئەوەی ئەم باجە بداتەوە نوچیدایە سێدارە نەکەڵاتن قازی محەممەد لە باجی کوردبوونە سپاردیانە سوورەتی ئەنفال گەرمیان ئەم باجەی وەرگرتەوە بەتەرم چیایەکی چێکرد ئەتا تورک کوردبوون خوشکوبراکانمی کردە یادگاری کیمیاباران لەم باجەدا دەستیان پڕد و کەڵ و چاویان لێزمەی باروت ڕۆژ ئاوا لەم باجەدا دار و پەردووی بۆ مایەوە کۆبانێ لە باجی کوردبوونە تفەنگی کردە هاوسەری شەڕەڤان لە
شنگال خامە هەروە جوان بێت خاتۆش هەرگوێنیت زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵما بوون و گفتوگۆمان کرد لەسەر 35 ساڵ تێپەڕبوون بەسەر بردومانکردنی شاری هەڵەبجە بەچێکی کیمیایی و بێگومان یادەوەریەک و با بڵێم تراژیدیایەکی ناخۆشە بەڵام گرنگە ئێمەش ساڵانە ئەم بابەتەمان لە یاد بێت و هەمیشە بنەوەی نوێی ئاشنا بکەین ئەگەر شتێکتان مابێت تەنها خۆشەویستیمەیە بۆ کورسات بۆ ئێوەی بەڕێز دوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم کە ساڵانە یادی هەڵەبجە ئەکرێتەوە و تۆوتونەوە دوایینەوە وا نەکرێت کە هەمووی خەم و خەفەت بێ وا بکرێت کە ئەو یادە شتێکی جوان بۆ هەڵەبجە بکرێ ڕاستە هەرچەنە شتیشی بۆ کراوە جامیعی تیاکرا زانکۆی تیاکراوەتەوە پەیمانگای تیاکراوەتەوە هیوادارم زیاتر سیمای شاری پێوە دیار بێ هیوای سوپاس بۆ خاتوڕۆژ هەڵەبجەی شاعر و هەروەها کاک دیار دڵفی هونەرمەند و هەروەها موسیان کاگڕۆژ ئازاد کە ماندوومان کردن دووبارە بەخێر بێن بێگومان بە دوابەرهەمی کاک دیار دڵفی کۆتای بە پرۆگرامەکە هێنین بۆ هیوایم کە باسکردنی هەڵەبجە تەنها ڕۆژێک نەبێت وە هەمیشە بتوانێت لە ئایندەیە کاری باش و کاری جوانتری بۆ بکرێت بە دوابەرهەمی کاک دیار کۆتایی بە پرۆگرامی ماری کورسات مەگەزینێنین تا بە گەشتنەوەی کتر ماڵتان ڕاوەدان بێ خواتان لەگەڵ بێ فەرموو کاک دیار. مال جوانکی سرداری کانی مال جوانکی سرداری کانی بو چنانینی تا بیانی بو چنانینی تا بیانی هیچ کس نتوانه تا روش مگر عاشقی دیوانه خالی ور هر دوکمان نالمان یک خی نالمان یک خی بالکو بمیشخم نشتیمان سرخی نشتیمان سرخی بالکو بمیشخم نشتیمان سرخی نشتیمان سرخی نال من لشوق الروح سرايا نال من لشوق الروح سرايا آهم لدوري أو ديداريا آهم لدوري أو ديداريا أو من ديارا بويارنا تو لجوری که هوار بماله ور هر دوکمان نالمان یک خی نالمان یک خی
بالکو بم عشقا نیشتیمان سرخی نیشتیمان سرخی بالکو بم عشقا نیشتیمان سرخی نیشتیمان سرخی